جا خۆشەویستان بۆ ئەم مەسئلەی سەیدنا معاویە رضی الله عنه کە یعنی هەر ماوەیەک چەند جارێک کەسانێک دەرئەچن و خۆیان هەڵواسیە بە ئەهلی تەسەوفەوە قسە و بێئەدەبی ئەکەن بەرابەر بە سەیدنا معاویە یا هەر کام لە سەحابەکانی تر. پێم خۆش ئەم کتێبتانە بۆ باس بکەم و پێ بناسێنم. کتێبێکی کە بەڕاستی ئیسفادەی لێ ئەکرێت و جەمعی ئەقوالی علەمای ئەهلی سنە و جەماعەتی کردووە لەسەر بابەتی سەیدنا معاویە، دفع شبهات المعادية عن وجه سيدنا معاوية رضي الله عنه، كعلامة دكتور عبد النصير أحمد الشافعي الميليباري تحقيق كردوها كموسوعة فقيشي هي لبيان مصطلحاتها كبراسي موردي استفادة طالب علم. لم كتب دا براسي ئەگەر کەسێ بتوانێ بەدەستی بێن. ئەلبەتە کتێبمان زۆرە خۆشەویستان بۆ ئەم بابەتە. من پێم خۆش بوو یعنی ئەوانەی کە ئیدعای ئەو جۆرە مەسائلە ئەکەن کە نموزەجێکی عەقلی لە فکری ڕافیزی و شیعەیان وەرگرتووە، پێم خۆش بوو لە شوێنێک کۆ ببینەوە و لەسەری قسە بکەین بەڕاستی. چون ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ ڕەوافزە بە زبانی فارسی مجادلە و مناقەشە و منازەرەمان زۆرە لەم بابەتەدا. پێمان خۆشە کەتیان بگێنین بەڕاستی و ئەو قسەکە علەمای ئەهلی سنە و جەماعەت باسییان کردووە لەم بابەتەدا بیخینە ڕوو بۆیان. ئیتر ئەوانەی کە قبوڵیشی ناکەن کەسانێک هەن لە دەرەوە باوەڕیان بەو کەسانە هەیە کە بە بینینی ئەو منازەڕات و مناقەشاتە ڕەئیان ئەگۆڕێ بە ڕەئی ئەهلی سنە و جەماعەت بە نسبەتی سەیدنا معاویە و هەروەها باقی سەحابە رەضی الله عنهم. لەم کتێبەدا یعنی کەلامی گەورەولی ئەم دینە لە ئەهلی سنە و جەماعەت هەر لە ئەبول حەسەنی ئەشعەریە و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی نەوەویەوە، ئیمامی حجەت الئیسلامی غەزالیەوە، یعنی معقول نییە تۆ خۆت هەڵواسیە بە تەسەوفەوە کە گەورەی تەسەوف کە ئیمامی غەزالیە عەلەیه الرەحمە ڕێک نەسەن لەبارەی سەیدنا معاویەوە قەولێکی صەریحی هەیە کە ئەفەرمێ إمام غزالي: واعتقاد أهل السنة تزكية جميع الصحابة والثناء عليهم كما أثنى الله سبحانه ورسوله صلى الله عليه وسلم، وما جرى بين معاوية وعلي رضي الله تعالى عنهما كان مبنيا على الاجتهاد لا منازعة عن معاوية في الإمامة. كاكا أما صريح قصي إمامي غزالي رحمة خوالي بك قوري تصوفا كبراسي لدواي قوت قلوب أبو طالب مكي قورترين كتبو أهل تصوفي إما إحياء علوم غزالية. أما كلامي أو برزسا كالتو لإيمو لأمثالي هزاراني إيما دلسو سربو بودين كأفرمي أويك الروي دا ولما بيني سيدنا علي وسيدنا معاوية دا أو لسر اجتهاد بوا واجتهاد اگر پیکاویتی اجری هيا اگر نی پیکاوی اگر پیکاویتی دو اجری هيا اگر نیشی پیکاوی یک اجری هيا او منازعه لسر کرسی د صلات نبوه. اساسا سيدنا معاويه پیویسی بد صلات نبوه، پیویسی بد صلات نبوه. تواوی منطقه شام او منطقه کله د صلات یابوه همو ګرایلی بونا. يعني یک لحظه اگر بیویستا کرسی د صلات خلافت بگریته سر استی خوی پێویستی بە ئیمامی عەلی جنابوو ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ، بەڵکو شەڕی ئەو شەڕی اختلافی اجتهاد لە قەتەلەی ئیمامی عوثمان رضی الله عنه بووە نە لەسەر کورسی. ئەو جار تۆ کە سەیدنا معاویە متهمەکەی نەعوذ بالله بە کافر و بە نفاق و بە خراپەوانە چۆن ئەوێری لە بەرابەری ئەو حکمە کە ئیمامی حەسەن کە کوڕی گەورەی ئیمامی عەلی بووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە تەنازولی کرد بۆ سەیدنا معاویە و سەیدنا معاویە ئەو کاتەیش لەبەر ئەوەی کە مسلمانان هەموو گوێڕایەڵی بوون ئەگەر ئەوەی نەکردایە شەڕی دوو تایفەی گەورەی مسلمانان زیاتر ئەبوو بۆیە قبوڵی ئەو خلافەتی کرد. هەمووی ئەمانە ئەڕاتە ژێری پرسیارەوە. بۆیە ئەهلی سنە و جەماعەت بێ زۆر ئاگادار بێ. ئەم کتێبە زۆر بە جوانی باسی کردووە. حتا ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی صەحیحی مسلمە کە من پێم خۆشە کتابی فتح الملهمتان پێ معرفی بکەم کە شەرحی صەحیحی مسلمە کە شەبیر عوثمانی نووسیوێتی ڕەحمەتی خوای لێبێ و لە دوای ئەویش محەممەد تەقی عوثمانی خوای گەورە بیپارێزێ تەکمیلەی کردووە لە 6 مجەڵەدا. لەو کتێبە لە ئەو مەسائل حەدیثانە کە اعتراضە لەسەر سەیدنا معاویە و شیعە و ڕەوافض اعتراضەکان بابی زۆری داناوە و بڕۆن بگەڕێن لەسەر حەدیثانە بزانن ئیمامی نەوەوی و هەروەها عولەما چیان فەرمووە لەوێ کۆی کردوێتەوە دەفعی شوبهاتی کردووە لە سەیدنا معاویە. و پێم سەیرە کەسێ خۆی نسبەت باتە پاڵی ئەهلی تەسەوفەوە و ئەهلی سونە و جەماعەتەوە بەو شێوازە باسی سەحابەی کیرام بکات کە دوورە لە مەنهەجی ئەهلی سونە و جەماعەت. بەڕاستی ئەمە نموزەج و فکرەیەکی ڕافیزیە کە لە ناوی ئەهلی سونەتا خەریکە بەربەڵاو بێت. بۆیە من پێم خۆشە پێشتریش باسم کردووە لە هەر کام لەو پێیجە گەورانە کە خۆتان انتخابی ئەکەن هەڵی ئەبژێرن یان لە هەر کەناڵێکە
هەر پرسیارێکتان هەیە من وەکو تەلەبەیەکی ئەم مەیدانە حاضرم بێم جوابی ئەو ئیعتیرازاتانە بدەمەوە کە لەسەر سەیدنا معاویە و باقی سەحابە ئێوە بەرەنگاری ئەکەنەوە و ئەیخینە مەیدانەوە و ئەبێتە سەبەبی نەعوذ بالله سەب و لعنی ئەو بەڕێزە. بۆ ئیمامی النووي رحمتي خواه لبي فرموا أما معاوية رضي الله عنه فهو من العدول الفضلاء والصحابة النجباء رضي الله عنه. يعني كلامانك علماء قورا دور لسياسات دور لحب دنياويسي همو خویان انترخان کرده بۆ خوای پەروەردگار باسی سیدنا معاویان کردووە. ئێوە ڕۆژێ لە ڕۆژان ناڕۆن بپرسیار بکەن لە خۆتان کە ئەمانە لەکوێوە بەڵگەیان چی بووە إلا أويك تعصب رافزي جريو يعني دمارجريتان برابر بصحابي بيروزي بيغمر صلى الله عليه وسلم واتان لي أكاد أم حقائق نبينا أو إمامي ذهبي بقرا وزوريني لزانايان لێرەدا کۆی کردوێتەوە ئەلامە ملیباری ڕەحمەتی خوای لێبێ و جوابی شوبهاتی داوەتەوە لە فصلی 4 ئەفەرمێ سيدنا معاوية رضي الله عنه شبهات وردود. لێرەدا ئیتر هەر شوبهەیە کە تۆ باسی ئەەکەی لێرەدا ڕەتدراوەتەوە وەلو ئێمە چەند منازەرەمان کردووە لەگەڵ ڕافزی و شیعەکانە لەسەر ئەم بابەتە بە زوبانی فارسی و هەوڵە دەین ئینشاءالله بیان کەین بە زوبانی کوردی هەتاکو ئێوەی مسلمانیش ئیسفادەی بکەن. ئەم کتێبە کتێبێکی چاکە بەڕاستی دفع الشبهات المعادية عن وجه سيدنا معاوية رضي الله عنه و دەیان کتێبی تر هەیە کە ئینشاءالله لە دەرسەکانی داهاتوو و لە بابەکانی داهاتوو ئینشاءالله لە خزمەتیەوە عەرزەکەم بۆیە ئاگادارتان دەکەم هەر کام لە ئێوە ئەوەی کە هەر شوبهەیەکی هەیە ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات کە لەسەری قسە بکەین یاکو لە هەر بەرنامەجێکا کە ئێوە ئەڵێن ئێمە دانیشین و لەسەر و بابەتە قسە ئەکەین هەتاکو بۆ خەڵکی ڕوون بێتەوە ئەم چاوەشەکاریە کە ئەکرێت ئەمڕۆ بە ناوی ئەهلی سنە و جەماعەت و دوێنە درێتە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە منهەجی ئەهلی سنە و جەماعەت دوورە. بەخوای گەورەتان ئەسپێرم وصلی الله على سيدنا محمد وآله وصحبه أجمعين.